بەڵام ئەلحەمدولیلا کوردە حیاتەکەی خۆمان نەبێ کە هەموو شتێکی هەیە لەخوا بزیا بێ. خۆیان لە چیمان کەمە ئادەی ئێستاکەنا هی حەقی خۆی نییە ئەم سەری ساڵی 2023 بۆ 24 کورد هەر هەمووی لە یەکا بێتە سەرجادە توخوام بێ وەڵام حەقی خۆی نییە. وەربزانم ساڵە چیمان کردووە. ئادەی دەستکەوتەکان یەک خوێندنی 2 ساڵمان بە ساڵێ بڕیوە لەخوا بزیا بێ. ئەمە بۆ خۆی مەگەورترین دەستکەوتە. ئەمە فەزڵی خوای گەورەیە بەسەرمانەوە، فەزڵی دەسەڵاتدار و حاکم و ئینەکانمانە. ئەمە یەک. دوو باسی ئاوکەن کوڕم، باسی کارەباکەن، باسی جادەوبانکەن، باسی بوجە بکەن، باسی ژێرخانی ئابووریکەن، باسی ئەو قەرزانەکەن کە بەسەرمانەوەی، باسی فرۆشتنی نەوتکەن، باسی سەربەخۆیی کوردکەن، باسی شتێکم بۆ بکەن. با لە ڕوومان بێ کاکە کە چوونە سەر جادە خەڵک گوتی کاکە کابرای عەرەبی ژێ لێگەڵ ئێمە هەڵەپەڕێ. ئەویش هەڵە وەڵڵی کاکە کوردستان هەمووی ماشەڵڵای دەبێژۆ سەر جادە بایم بەربشین لەگەڵیانە بەشداری ئەو خۆشیە بکەین. ئەو حەو ڕۆژە ژۆرجان بەس کردووە بە عوتڵە. با بزانی مناسبەکە چییە؟ ئەگەرێکی عەرەبەکەی باش بوو قال أخي كاكا أنتوا شنو بيكم؟ شنو يعني ليش تفرحون هيك شيء؟ شو القصة؟ إحنا ما بدنا نفهم. وبيالين شي باشا ها تو واقعي خوينيا بيبنو نكتما لسركن بلين أما نكتما لسر كاكا. طبعا كان نكتما جرنا ولا سر كاكا يجرنا وبمعلومات كان الان كاكا شو كاكا وايك كاكا واروي شون أما نكتما لبينية كان لناو لسر عشيدته وكمال خلقنا وخمان أما نكتما ككرديان عرب أجل لسر دليمي ولسر خلقي خوان نيجرنا ولسر مصلابي لسر كردي يجرنا. ئەمە جی نوکتە نییە بڵێ کاکە ئەوەی زەحمەت نەبێ لە خۆشی چی ئێوە هەڵەپەڕن؟ ئێمە ئەبینین دوول لە ڕووی ئێوە وەکو ژنتان لێ هاتووە کە معاشی نەبێ هاتوون داوا لە پیاوەکەیەکە ئەڵێ پارەکەم بەرێ، نەفەقەکەم بەرێ، وەڵا چینە بەخا، وەڵا بێ معاشمان بەنێ، نامان نەنێ، وەڵڵا گیان نابمەوە بەس بێ تەلاقم بیت. آخر وەرەقەی کورد ئافەرین، آخر وەرەقەی سیاسی ئێمە بەدەستمانەوە ساکێناڵی ئەگەر موچەکەمان نایەنێ جیامان کەنەوە تەلاق نابێرین بڵین جوابینەوە هەڵین جیامان کەنەوە. ماشەڵڵا لەم جورئەتە ئەرێ کورد کەی ئەوە بێغیرەت بووە؟ کورد کەی ئەوە ناپیاو بووە؟ ئێوە واتان لێ نەکردایە؟ ها کورد لە شەهامەت و لە پیاوەتی و لە کاسبی و لە هەرچی ڕۆوەیە. من وەکو کوردم نەبینەوە نەڵێم خۆم کوردم. کورد ئەمڕۆ ئەوەنە زەلیل بێت دەستمان کاتەوە ئەبوایە ساکەنە کورد ڕەمزی پیشەسازی و کشت و کاڵ و سیاحەت و خۆشگوزەرانی و دیموکراتی و وڵاتی پێشکەوت و بیان وتیا لە محافزەکانی تە بڵێن کاکە داوەشێن پێشەواکانی ئێمە سیری کوردستان کە بزانن چۆن حکومی خۆیان بەڕێوا بن، بڕۆن لەوانەوە فێر بن. ئەزانی هەموو هونەرەکەی ئێمە بۆی کە چەند شوقەمان فرۆشتووە بە عەرەب بۆ چکە و پارەی کە پێیەتی لای خۆی یە لە کوردستان 3 شوقەی پێکڕێ، شوقەیەکی بۆ ناکا لە بەغدایە یە لێرە 3 بێ لای پێکڕێ. خۆتە وازانی کە لێرە شتەکڕێ لەبەر چاوی کاڵی من و تۆیە. لەبەرەوە تو ئەو خوایە خۆت بە خۆمانە بچینەوە بزانین ئێمە چیمان هەیە پێوەی بنازین. حەد بانزینەکەشمان کە لەناو خۆمانە دەریێت لە دەوروبەری خۆمان گرانترە. لەبەرەوە بەڕاستی جێی شەرمەزاریە، بەڕاستی جێی میحنەتە تۆ بیت دڵە خۆش بێ بڵێ ئەمە دەستکەوتەکانی منە لەم ساڵە مرتاحیش بیکەین بێ. وەڵڵاهی برام من اقتراحەکەم بە پشتیوانی خوای گەورە ئینشاءالله هەموومان لە سەری ساڵا بینە سەر جادە ئاوا بکەین. ئەمە چییە؟ ئەمەی سەر جادە و شت نییە، ئەمە دەشتێکی پانوبەرین ئینشاءالله. ئەگەر ئاو هەبوو ئاوی کەینە ژێر ئینجا وردە هەرچی خوڕی ئەو شارێ بین بەسەری خۆمانە. بەخواهی ئەوەیە قەسەم بەخوا ئینسانی عاقڵ ئەگەر یەک تۆست تێ فکرێ وەڵڵاهی ئەو مەنزەرە بۆ ئێمە باشە. ئەمە بۆ سەری ساڵی ئێمە باشە، بۆ ئەم ساڵ بە تایبەتی، بۆ ئەم کابینەیە بە تایبەتی، بۆ ئەم حکومڕانە بە تایبەتی، بۆ ئەم کوردەی کە ئێستاکەن ئێمە ئەم حاڵی کە تیایەژین ئەمە حاڵی ئێمەیە کە هەرچی قوڕی ئەم خستی ئەم ناوەیە هەقا بیگرینەوە بین بەسەری خۆمانە. چونکە بەڕاستی ئەوە دەستکەوتەکەمانە لە ڕووی سیاسی و لە ڕووی کوردایەتی و نەتەوایەتی و نیشتیمانەوە
ئەوەش دەستکەوتی ژیانمانە ژیانمان ئاوا هەڵە بێرێ و ئاوا نامێنێ و ئاوا کۆتایی پێیە هەمومان بەرەو قەبرە چین بەداخەوە ئەوە تەمەنەکەیە